ماوەی 5 مانگە بڕی داهاتی سندوقی کۆمەک بۆ توشبووانی شێرپەنجە خەرج نەکراوە. ئەمەش بۆتە هۆکاری ڕێگریکردن لە کڕینی دەرمان. کڕینی ئامێری پشکنین و کەم و کورتەکان دەبنە هۆکاری مردنی هەندێک لە نەخۆش کە دەکرێت ڕێگری لە مردنیان بکرێت. خاڵی دووهەم، نەبوونی دەرمانی چارەسەر ژیانی نەخۆشەکان دەخاتە مەترسێکی گەورەوە. ئەمە لە کاتێکدا لە 95 نەخۆشەکان توانای داراییان لاوازە و توانای کڕینی دەرمانی شێرپەنجەیان لە دەرەوە نییە. خاڵی سێهەم، کێشەی ئامێرەکانی سیتیسکان و MRI زۆر جار لۆدی زۆریان دەچێتە سەر و بەکارهێنانی ئەو ئامێرانە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی و چارەسەری نەخۆشەکە بەکاردەهێنرێت، دەبێتە هۆکاری وەستاندن و لە کارکەوتنیان. ئەمە جگە لە دەستەبەرنەبوونی ئامێری چارەسەری تیشک لە سەنتەری ژیانەوە بە پێی لێکۆڵینەوەکان یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی نەخۆشی شێرپەنجە لە جیهاندا پیسبوونی ژینگەیە، کەمی وەرزش و خواردنی ناتەندروستە. شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کە زۆرترین ژمارەی نەخۆشی شێرپەنجەی هەیە. بە بۆچوونی پزیشکان و پسپۆری شێرپەنجە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگەی شارە بۆهۆی ئەو کارگانەوەی کە چاودێری پاراستنی ژینگە و بەکارهێنانی فیلتەر ناکەن. هیوادارم بتوانرێت کەمێک لەو ئازارانە و لە کۆم و کورتیانی کە ئێستا لە نەخۆشخانەی هیوا هەیە کەم بێتەوانێ، چکە بەڕاستی ئەمە 6 مانگ زیاترە هاوارەکەین کە گرفتی دەرمان گرفتی نەبوونی پارە نەختینە بۆ چەکەکانی سنووقبوونی هەیە. بەڵام تا ئێستا جوابێکی ڕازگویانە و جەریئانەمان نەبیستوە لە هیچ لایەنێک و هیچ بەرپرسێک. بەڵام هیوادارم لە دوای ئەم کەمپینە هەموو لایەک پاڵپشتەکانی خۆی بەردەوام بێ. ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا لە ڕێگەی نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتەوە کاقوبات ئێمە بەیاننامەیەکمان ئاڕاستەی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کردووە و یادداشتنامەکەش گەشتۆتە شوێنی خۆی لە ڕێگەی کاکاروان و سۆزانخانەوە. بێگومان ئێمە هەوڵەکان وەک پلانی چۆن ئەم دەستەی داکۆکیکەرانیش بە هەماشیەوە بۆ تەنهاوە نەبە بڵین لە ناو حکوومەتی هەرێمیان لە هەرێمی کوردستان، بەڵکو پێویستە ئێمە پاڵپشتی حکوومەتی عێراقیشمان دەبێت، چکە بەڕاستی بەتایبەتی بەشی مناڵان زیاد لە 150 حاڵەتەکان ئەتوانم بڵێم خەڵکی ناوەڕاست و خواری و عێراقن. سەنتەری چانی مۆخیە سکتایسەکە تاکە سەنتەرە لە ناوچەیەکە تەنها لە ساڵ 33 نەخۆشەکانی هی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕینە لە ساڵ 67 هی پارێزگاکانی تری هەرێم و هەروە ناڕاست و خواروی و عێراقا. ئەتوان بڵێم بەراورد بە 10 ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی و بگرە هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی ئامارەکان بۆ 3 هێندە زیادی کردووە. واتە ئێمە لە ساڵانی 10 ساڵی ڕابردوو 2010دا ڕۆژانە 5 حاڵەتی نوێ بوو. ئێستا ئەم ساڵە سنووری پارێزگای سلێمانی ڕۆژانە 15 حاڵەتەیە. ڕاستە هەموو حاڵەتەکان سەنتەری پارێزگانین، بەڵام بەشێکی زۆری پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانە.